لە نێو بازاڕی شێخەڵای هەولێرم هاتووم بە دوواداچوون بوو جیاوازی نرخ بکەم لە نێو بازاڕی گەورەی هەولێر و لەگەڵ کۆمەڵێک لە شوێنەکانی تر بزانم ئاخۆ لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار و گۆڕانکاریە سیاسی و سەربازیەکانی ناوچەکە نرخی پێداویستی خۆراکی لە خواردن و خواردنەوە چ گۆڕانکاریەکی بەسەرداهاتوە. اینجا 50,000 دینارم لەلایە 25 لە نێو بازاڕی گەورە و بازاڕی شێخەڵای هەولێر کەلوپەل و پێداویستی پێدەکڕین و ئەمەشیان لە یەکێک لە زنجیرە مارکێتەکانی دیکەی شاری هەولێر و هەرێمی کوردستان پێداویستەکانی پێدەکرێن بزانی جیاوازیەکەیان چییە، ئەمە چی پێدێت و ئەمەیان چی پێدێت لەگەڵ مابن. پایتەخت میدیا هەمیشە چاوێکی لەسەر بازار بووە، هەوڵی داوە لە کاتە سەختەکان یعنی ڕووماڵێکی مەدانی لە نێو بازارەکان بکات بۆ ئەوەی بزانێت ئاخو تاوەکو چەند نرخی کەلوپەل و پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان لە ئاست چاوەڕوانی ئەواندا و لە نرخی حەقیقی خۆیاندان، چونکە لە هەندێک بارودۆخی سەختدا ڕنگ بێت بازرگانان دەرفەتەکان بخۆزنەوە بۆ ئەوەی نرخی کەلوپەل و پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان گران بکەن. اینجا ئەمڕۆ بە دۆداچوونێکی مەدانیمان کرد بۆ ئەوەی بزانین ئاخۆ لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار و ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکە هەن نرخی پێداویستی خۆراک و خواردنەوە و پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان چی بەسەر هاتووە، نرخی بەشێکی زۆر لە پێداویستیەکانمان پرسی لە بازاڕی گەورەی هەولێر یاخود بە دیاریکراوی لە بازار شێخەڵای هەولێر کە شوێنێکە بەردەوام هاوڵاتیان ڕووی تێدەکەن بۆ ئەوەی پێداویستیەکانی خۆی لێ بکڕن. ئێستا هاتوومەتە ئەو مارکێتەی لە پشتی منەوە دەیبینن، دەمەوێت بچمە ژوورەوە بزانم ئاخۆ لەوێ نرخی پێداویستی خۆراکیەکان بە شێوەیە کە ئاخۆ جێگیرن هەرزانترن یاخود بەرزترن لە چاو شوێنەکانی دیکە لەگەڵم بن. ئەمە جۆرە جیاوازەکانی برنجن، ئەمەی سەرنجم ڕاکێشێت لە نێو بازاڕی گەورەی هەولێر پرسیاری سعری ئەوەمان کرد بە 21,000 دینار بوو، لێرە بەر لە داشکاندن بە 19,750 دینار بووە، بڕیارە داشکاندنیشی لەسەر ئەنجام بدرێت بووەتە 17,950 دینار. ئەم هەموو زەیتە ئەمەیان لە بازار بە 6,500 دینار بوو، لێرە بە 5,950. ئەم جۆری برنجە لە نێو بازاری گەورەی هەولێر لە بازار شێخەڵا نرخەکە 11,000 بوو، لێرە کراوەتە 7,950 دینار. دانەیەکیش لەم برنجانە ئەهێنینە خوارەوە ئەویشانە بین. جۆری برنجەمان کڕی لە هەمان کات دوو دەبێ ڕوونیشمان هینا بۆ ئەوەی هاوشێوەی ئەوەی بازار بێت بۆ ئەوەی جیاوازیەکە ببینن. دوو مەعجون تەماتەشمان کڕیوە، یەک فەردە برنجیشمان کڕیوە با بڵێم 5 کیلۆیە 4.5 نازانم بە دیاریکراوی چەنە. وەڵحاڵ لێرە ساواریشمان کڕی، فاسولیاشمان کڕی، نیسکیشمان کڕی، ئەمەشیان بڕۆشە، ئەمانیش ماکارۆنی و شاریە و ئەم جۆرە بابەتانەیە. ئەمە جیاوازیەکەیتی کە من بە خێرای بازاڕیەکەم کرد بەڕاستی. مای دڵخۆشیە کە سوپەرمارکێتێکی با بڵێم ناوازە ڕێکخرا و ڕێکوپێک لە پلەیەکی گەرمی جێگیری گونجاو تەندروست و سەلامەت شتەکانی خۆت بکڕی و بە نرخێکی هەرزانتر و بە کواڵیتێکی باشتریش. هەرچەندە بڕیارمدا بوو کە لە کاتی بەدواداچوونەکەمان ناوی هیچ زنجیرە مارکێت و کۆگا و با بڵێن مارکێتێک و سوپەرمارکێتێک نهێنم، بەڵام دوای ئەو بەدواداچوونەی کە کردم و ئەو ئەنجامەی کە بووم دەرکەوت لە کڕین و بازاڕیکردن لە نێو بازاڕی شاری هەولێر و لە نێو ئەم سوپەرمارکێتە دەمەوێت ئاماژە بەناوەکەی بکەم کە یەکێکە لە لەقەکانی زنجیرە مارکێتەکانی تیمارت لە شاری هەولێر و لە قەزا و ناحیەکانی تریش. لێرە تەنها شتەکان نرخەکانیان هەرزانین، بەڵکو لە ڕووی کواڵێتیەوە کواڵێتی باشتر و لە ڕۆی جۆر و نەوعیەتیشەوە نەوعیەتی زیاتری تێدایە و بە نرخێکی زۆر هەرزانتر و زۆر مناسبتر لە بازار دەفرۆشرێت. اینجا کەزانیان من خەریکی بەدواداچوونێکی مەدانیم لەسەر نرخی بەرهەمە خۆراکیەکان پێیانوتم کە ئەوان لە ڕۆژی پێنجشەمە و ڕۆژی هەینیش داشکانێکی گەورەیان ڕاگەیاندووە بۆ بەشی هەرە زۆری پێداویستە خۆراکیەکان. اینجا ئەوەی جێگای سەرنجە کاتی خۆشی کە ئێمە
لە ڕاگەیاندنی هاشتاگی بازرگانی چاوچنۆک دەستمان بە هەڵمەتێک کرد ئەو زنجیرە مارکێتەی کە لەو کاتە سەختانەی کە هەرێمی کوردستانی تێدەپەڕی بە هەمان شێوەی ئێستا نرخی پێداویستی خۆراکیەکانیان لە نێو تەواوی زنجیرە مارکێتەکانیان زۆر هەرزانتر و گونجاوتر بوو و لە بەرژەوەندی هاوڵاتی بوو. ئێمەش لە پایتەخت میدیا هەمیشە لەگەڵ هاوڵاتیان نین و لەگەڵ ئەو کەسانەشین کە لەگەڵ هاوڵاتیانن.